ئەمڕۆ یادی 36 ساڵەی شەهیدبوونی پێشمەرگەی قارەمان شەهید مامەڕیشەیە خۆی و هاوڕێکانی دیارە ئەوەی کە مامەڕیشە کردوێتی بۆ هەرگیز و هەرگیز لە یادەوەری کەرکوچیەکان ناچێتەوە. شەهیدی قارەمان مامەڕیشە چ لە ڕووە سەربازیەکەەوە توانی بووی چۆک بە دژمندا بدە. زۆر جا خۆمان ئەڵێن کونە مشکی لە حکومەتی بەعەز کرد بۆ قەیسەری ئەوەنە ئازا و جەربەزە بوو حسابی بۆ دژمن ناکرد و لە ڕووە کەی تریشەوە ئەوەنە پەیوەندی کۆمەڵایەتی و جەماوەری لەگەڵ خەڵکا تۆکمە بوو پاڵپشت و پشتیوانێکی بەهێزی ڕێخستنە نێنیەکانی ئەو سەردەمە بوو. بۆیە ئەوەی کە مامەڕیشە کردی یا ئەو کەسایەتی کە مامەڕیشایی بوو خۆشەویستی ناو پێشمەرگە و ناو جەماوەر و خەڵکەکەی بوو. مامەڕیشە توانی لاپەڕەیەکی پرشنگدار بۆ خەباتی ڕەوای گەلەکەمان تۆمار بکات و ئێمە لەم یادەدا لەم بۆنەیەدا دەست لەسەر دڵ لە حزوری ڕوحی پاچی مامەڕیشە و هاوڕێکانی ڕادەوەستین و بەڵێن دووپاتەکەینەوە لەسەر ڕێبازەکەی ئەوان بەردەوامە بین و لێرەوەش بەڵێن بە دوژمنان و نەیارانمانەدەین کە ئێمە ئەو ڕێبازە بەرنادەین و هیچ کاتێک کۆڵ نادەین هەرچەندە بارودۆخەکان ئاستەنگ و قورس و سەخت بێ بۆ ئێمە بەڵام ئێمە لەسەر ئەو ڕێبازە بەردەوامین تا بە تەواوەتی سەرفرازی و سەربەرزی بۆ کوردستان و گەلەکەی فراهەمەکەین. من لەم ڕۆژە مێزنادا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کەرکووک و کوردستان دانوێنم و ڕۆحی مام جەلال شاد بێت لەو ڕۆژەدا. وەڵام من ئەوەندە ئەڵێم مامەڕیشە ناو بوون و تایبەتمەندیەکی خۆی هەبوو وەکو خەڵکی شاری کەرکووک و هەمیشە جێگەی ترس و تۆقاندنی بەعز بووە و لێرەشەوە داوا لە حیزبە کوردستانیەکانەکەم کە ئومێ دەکەم بە یەک ڕیزی جارێکی کە ماڵی کورد وا بکەن کە لێرە خوێنی شەیدەکانمان بەهادەر نەچێ و بە هەمیشە بە بەرزی بمێنێتەوە. بۆیە ئومێد دەکەم لە سەرجەم حیزبە کوردستانیەکان جارێکی کە بەخۆیان ناپچن کەرکووک لەم بەم شێوەیە نەمێنێتەوە هەوڵی ئەوە بدەین تەبایی و خۆشی و ئارامی جارێکی کە بۆ شارە خۆشەویستەکەمان بگەڕێنێتەوە.